بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە پەنجا باسی بابەتە چی نوێ بابەتی وێنەدار. هەندێک جار لە جیاتی دانانی ژمارە وێنەک دادەنێین و بۆ ئەوەی زانیاری نیشان بدەین، وەکو لێرە لە جیاتی بنووسین 3 کەس یان 4 کەس 3 وێنەیان دانایە، هەر وێنەی واتە یەک قوتابی لەو پرسیارەی. لێرە نووسرایە ژماردن بە وێنە یان وێنەدار هۆیەکە یان ڕێگەیەکە بۆ نیشاندانی زانیاریەکان. تیایدا وێنە بەکاردێ، وێنەش گوزارشت لە ژمارە دەکا، واتە هەموو جارێک کە وێنە هەبوو یان هێما هەبوو وەکو لێرە بۆ وێنە، ئەوە واتە ژمارەیە، ژمارەکە نەنووسرایە. ئەمن دەبی بخینمەوە بزانم ئەو وێنەیە مانای چییە. لە وێنەداری بەرامبەر واتە ئێرە هەر یەک لەو هێمایانە گوزارشت دەکات لە یەک قوتابی، واتە ئەمن ئەگەر ئەو وێنەم دیت واتە ئەوە یەک قوتابی، ئەوە 2 قوتابی، ئەوە 3 قوتابی. ئەوە لە پرسیارش کە ڕەنگە هەر یەک لە وێنانە واتە 10 قوتابی یان 5 بە گوێرەی پرسیارەکەی. ئەو هێمایە بریتیە لە هێمای ئەو وێنەدارە، دەتوانیت ئەمانە بژمێری لۆ ئەوەی ژمارەی قوتابیان ببینیەوە لە هەر چەشنێک. ئەمن ئەگەر لێرە تەمەشای ئەو خشتەی بکەم باسی چ دەکا؟ هۆکاری چوون بۆ قوتابخانە. لێرە ڕوون دەکاتەوە چەند کەس بە پێ دەچیتە قوتابخانە، چەند کەس بە بایسکل دەچیتە قوتابخانە و چەند کەسیش بە ئۆتۆمۆبیل و چەند کەسیش بە بەس دەچیتە قوتابخانە. ئەوها کەواتە لێرە تەمەشا دەکەم باسی ئەوەیە چەند کەس. ئەمن چونکە زانیم هەر یەک لەو هێمایانە واتە یەک کەس، کەواتە بە پێ 1 کەس 2 کەس 3 کەس، کەواتە لێرە زانیم ئەوانەی بە پێ دەچن 3 کەسن. با بایسکل دیسان دەژمێرم 1 کەس 2 کەس 3 کەس، کەواتە ئەوانیش 3 کەسن. بۆ ئۆتۆمۆبیل دەژمێرم 1 کەس 2 کەس 3 کەس 4 کەس، کەواتە 4 کەس. و ئەو کەسانە چی بە بەس دەچن دیسان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 کەس بە بەس دەچنە خوێندنگە. کەواتە لێرە ئەمن توانیم ئەو وێنانە بکەمە ژمارە و هەر پرسیارەکەم لۆ هات دەتوانم وەڵام بدەمەوە. لێرە نووسرایە چەند قوتابی بە بەس دەڕوات بۆ قوتابخانە، وەڵامەکەم بێگومان 7 قوتابی ئەوها دەنووسم. ئەوها پاشان نووسرایە سەیری ڕیزی بەس بکە، لەوێ 7 دەبینی. کە سەیری ڕیزی بەس دەکەین 7 دەبینین، 7 قوتابی بە بەس دەڕۆن بۆ قوتابخانە، وەڵامەکەشیان نووسیە. ئەوجە پاشان نووسرایە هەندێک جار هەر هێمایەک گوزارشت دەکات لە زیاتر لە 1 کەس، واتە هەندێک جار هێمایەکە 1 کەس نییە بەڵکو 2 کەسە یان 10 کەسە یان 20 کەسە یان 100 کەسە بە پێی پرسیارەکەی. سەیری وێنەداری خوارەوە بکە، لە خوارەوە دیارە دەستەواژەی ئەو جارەی وێنەکە یان هێمایەکە ئەو هێمایە کە دەکاتە 3 دانە مێرو. هەر هێمایەکم دیت واتە 3 دانە مێرو. کە ئەو هێمایە دەنووسم و لە تەنشتی ژمارەکەی دەنووسم ناوەکی دیکەی هەیە، پێی دەڵێن کلیل، کلیلی وێنەدارەکە. کەواتە ئەمن لە کاتی کە دەچم تەمەشای خشتەکەی دەکەم، پێویستە هەموو جارێ بچم تەمەشاکەم بزانم کلیلەکە چ نووسرایە. نووسرایە یەک لەوانە دەکاتە 3 مێرو یان دەکاتە 10 کەس یان دەکاتە 20 دۆلار یان دەکاتە 8
ئۆتۆمبیل بزانە دەکاتە چ. ئەو هێمایە لێرە لە دەرەوەی خشتەکە ناوەکی تایبەتی هەیە، پێی دەڵێن کلیلی وێنەدارەکە. ئەو کلیلە زانیاریم پێدەبەخشی، دەزانم ئەگەر پرسیاریان لێ کردم کلیلەکەی بەکاردەینم بزانم هەر هێمایی یان هەر وێنەی مانای چییە. ئەگەر تەمەشای ئێرەکەم کلیلەکە دەرێ هەر یەک لەوانە دەکا 3 مێرو. ئەوجا ئێستا پرسیارم لێ دەکەن چەند دوو پشک لە تاقیگە هەیە. لێرە ژمارەی مێرووەکان لە تاقیگە، مێرو واتە هەمویان ناویان مێرووە، مێشولە، دوو پشک، مێرولە، هەمویان یەک ناویان هەیە، ئەویش پێیان دەڵێن مێرووەکان. ئەو هێمایەشیان دانایە لۆ ژمارەی مێرووەکان. ئەوجا چەند دوو پشک لە ڕیزی دوو پشک چەند هێمام هەیە، هەر یەک لەو هێمایانە دەکاتە 3 دانە، کەواتە ژمارەی دوو پشکەکان تەنیا 3 دانەیە، دەکاتە 3. وەڵامەکەم دەبی بنووسم 3 دوو پشک. ئەوجا پرسیاری دووەم چەند مێش لە تاقیگە هەیە. لە ڕیزی مێشەکان 3 دانە لەو هێمایە دەبینم، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3. هەر یەک لەوانش دەکا 3، وەکو ئەوەی وایە 3 جاران 3 دەکاتە 9 دانە مێش لە تاقیگەکە هەیە، یان کۆیان دەکەمەوە 3 کۆ 3 یان لێکتان هیچ کێشە نییە کامەی بەکاردێن، ڕەنگە ئاسانتر ئەمن کۆکردنەوەکەی ئەنجام بدەم. ئەگەر لێم بپرسن چەند مێرولە هەیە، ئەمن لێرە ئەوە 3، لێرە 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 3، دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ 3، دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ 3، 4 جاران 3 دەکا 12 دانە مێرولە هەیە. بەڵام لێیان نەپرسیمە، بەڵام ئەگەر لێم بپرسن دەبی ئەوها ژمارەکان بزانم دەکاتە چەند. کەواتە ئێستا زانیمان وێنەدار مانای چییە، کلیل مانای چییە، و ئەو پرسیارانە وەڵام دەدەمەوە. ئێستا دەچمە لای لاپەڕەی، پاش ئەو لاپەڕەی لاپەڕە 51. لاپەڕە 51 ساغ بکەوە. نووسرایە خەسر ڕاهێنان دەکا 3 ڕۆژ لە هەفتەیەکدا. چ ڕاهێنانێک بەرزکردنەوەی قورسایی، بەرزکردنەوەی ئاسن. لێرەش خشتەکە هەیە، ژمارەی بەرزکردنەوەکانی خەسرە و لە هەفتەی یەکەم 3 ڕۆژە، ڕۆژی یەکەم چوارشەمەیە، ڕۆژەکەی دی پێنجشەمەیە، ڕۆژەکەی دیکەش شەممەیە. ئەو لێرە تەمەشای کلیلەکەی دەکەم، هەر یەک لەو هێمایانە واتە 10 جار بەرزکردنەوەی قورسایی، 10 جار هەر یەک لەو هێمایانە دەکات 10. ئەو لێرە تەمەشا دەکەم زانم پرسیارەکان چییە. وێنەداری بەرامبەر ژمارەی بەرزکردنەوەکانی خەسرە و لە هەفتەی یەکەم پیشان دەدا. لێم دەپرسن چەند بەرزکردنەوەی ئەنجام داوە لە ڕۆژی چوارشەممە. دەچمە لای ڕۆژی چوارشەممە، دەژمێرم ئەوە 1 دانە کە دەکات 10، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەوە 1 دانە، ئەویش دەکات 10، واتە 10 کۆ 10 یەکسانە بە 20 جار. 20 جار. پاشان پرسیاری دووەم چەند بەرزکردنەوەی لە ڕۆژی شەممە زیاتر ئەنجام داوە لە ڕۆژی چوارشەممە. دەچمە لای ڕۆژی شەممە، لێرە ئەوە 10 کۆی دەکەمەوە لەگەڵ 10 کە ئەوەش 10، ئەوە 20، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەوەش 10، ئەوە 30، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەوەش 10، ئەوە دەکاتە 40. چەندی زیاترە لە ڕۆژی چوارشەممە؟ ڕۆژی چوارشەممە 20 بوو، ڕۆژی شەممە 40 بوو، کەواتە ئەمە 40 دەینم
بیستی لە یەکەم دەکەمەوە. چل بیستی لێ بڕوە، سفر سفر لێ بڕوە، سفر 4 کەم 2 دەکاتە 2 کەواتە 20 جار زیاترە ڕۆژی شەممە لە چاو ڕۆژی چوارشەممە. ئێستا دێمە لای پرسیارە چی دیکە. نووسرایە ئەگەر کلیلەکە ببیتە 5، کلیلەکەی دەگۆڕین لە جیاتی دا دەیکەینە 5 کاتە وەکو ئەوەی وایە ئەو کلیلە بگۆڕدرێ ببیتە 5 دەنەما 5. بزانین پرسیارەکە چییە. وەکو ئەوەی وایە ئێستا ئەوها ئەگەر تۆزێک ئەوەی چاکەم کلیلەکە ئەو هاوی و ئاسنەکەش لێرەبی لە جیاتی بنووسین 5 دانە. ئەوجە نووسرایە ئەگەر کلیلەکە بۆ 5 چەند بەرزکردنەوەی ئەنجام داوە لە ڕۆژی چوارشەممە. کەواتە لێرە 5 دانە کۆ لێرەش 5 دانە وەکو ئەوەی وایە 5 کۆ 5 یەکسانە بە 10 دانەی ئەنجام داوە. 5 کۆ 5 با بنووسین 5 لەگەڵ 5 یەکسانە بە 10 جار ئەنجامی داوە. چەند بەرزکردنەوە 10. بینە لای ڕاهێنان و شیکەرکردنی پرسیارەکان. وێنەداری بەرامبەر بەکاربێنە بۆ شیکارکردنی ڕاهێنانی 1 هەتا 5. ئەو وێنەیە لۆ ڕاهێنانەکانی 1 هەتا 5. تەماشای وێنەکەی دەکەم. نووسرایە ژمارەی گیاندارە گوربەیەکان لە باخچەی ئاژەڵان. لە باخچەی ئاژەڵان هەندێک گیاندار هەیە، لەوانە پڵنگ، یۆز و جاگوار و هەروەها شێر. هێمایەکیان دانایە لۆ هەموو ئەو ئاژەڵانە. ئەو هێمایە لۆ هەمویان هەمان هێمایان دانایە. کلیلەکە چییە؟ کلیلەکە ئەوەیە هەر یەک لەو هێمایانە دەکاتە 3 گیانداری گوربەیەکان. گوربەیەکان لێرە ناوەکە لۆ هەموو ئەو ئاژەڵانەی بە شکلیانیان شێوازیان لە پشیلە دەچی، وەکو پشیلە، جاگوار، شێر، پڵنگ، ئەوانە هەمویان یەک ناویان هەیە پێیان دەڵێن گوربەیەکان. هەرچەندە زۆر گرنگ نییە ئەگەر نەشزانی گوربەیەکان مانای چییە. بەڵام لێرە گرنگە بزانین پڵنگ کامەیە، یۆز کامەیە و جاگوار کامەیە پێشی ئەوەی وەڵامی پرسیارەکان بدەینەوە، چونکە زۆر ئاسان نییە ناوەکان بە کوردی. لێرە ئەوە بە کوردی ناوی یۆزە، بە زمانی دیش ناوی جیۆپاردە. ئەو یۆزەیان ئەو جیۆپاردە زۆر بەغارە. ڕەنگە بەغارترین گیانلەبەربی لەسەر لە وشکایی کە غار بدە، نەک باڵندە، بەڵکو ئەو کەسان ئەو گیانلەبەرانەی لەسەر وشکایی غار دەدەن. کاتە ئەوە ناوی یۆزە یان جیۆپارد. یەکەش کەش هەیە زۆر بەوی دەچی ناوی جاگوارە، زۆرش بە پڵنجی دەچن هەردووچیان، بەڵام پڵنگ نینە، ناوی تایبەتی خۆیان هەیە. ئەوەش ناوی جاگوارە، ئەویش هەر زۆر بە پڵنجی دەچی، بەڵام وەکو دەبینن وەکو جاگواری نییە، پەڵەکانی تۆزە گەورەترە. پڵنجیش ئەو جۆرەیە کە پەڵەکانی ئەو جۆرەیە. ئەو جاگوارانەی کە ڕەنجیشیان ڕەشە ناوەکی تایبەتیان هەیە پێیان دەڵێن پانتەر و ئێستا زانیمان کە شێریش ڕەنگە زۆربەی زۆرتان لە وێنە و شتی ئەوها وێنەی شێرتان دیتبی. ئێستا بینە لای پرسیارەکان بزانین چییە. چەند پڵنگ لە باخچەی ئاژەڵان هەیە؟ دەچینە لای پڵنگ دەبینین
دوو دانەیە بەڵام هەر یەک لەوانە دەکا سێ کات ئەم دەبی بنووسم سێ کۆ سێ یەکسانە بە 6 پڵنگ دەبی بنووسم 6 پڵنگ. ئەو جە دەچمە لای پرسیارەشکە چەند شێر هەیە؟ شێرەکان ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چار کەواتە سێیەکان کۆ بکەمەوە 4 جار سێ لەگەڵ سێ لەگەڵ سێ و لەگەڵ سێ 4 سێی دەکاتە 12 دانە شێر هەیە لە باخچەی ئاژەڵان. جیاوازی نێوان ژمارەی شێر و ژمارەی یۆزەکان چەندە؟ شێرەکان گوتمان 12ە یۆزەکانیش چەندە؟ سێ 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 واتە 9 دانەیە. جیاوازیەکە هەمیشە لێدەرکردنە دەبی ئەمن 12ی بینم 9 لێ کەمەوە 12 9 لێ بڕوە یەکسانە بە سێ وەڵامەکەم دەبی کوبی سێ دانە شێر زیاترە ژمارەی زیاترە لە ژمارەی یۆزەکان. ئەوجە لێم دەپرسن ژمارەی هەموو گیاندارەکان لە باخچەی ئاژەڵان چەندە؟ هەتا ئەمن هەمویان بزانم پێویستە یەک بە یەک بزانم چەندە ئەوجە دوایە هەمویان کۆ بکەمەوە. جاگوارەکان سێ دانەیە کەواتە ئێستا دەبی کۆیان بکەمەوە کامەی کۆ بکەمەوە ئەو 6ە لەگەڵ ئەو 9ی لەگەڵ ئەو سێی لەگەڵ ئەو 12ی 6 و 9 بە یەکەوە دەکا 15 15 کە کۆی دەکەمەوە لەگەڵ سێ یەکسانە بە 18 کە 18ش کۆ دەکەمەوە لەگەڵ 12ی یەکسانە بە 30 دانە ئاژەڵ هەیە لە باخچەی ئاژەڵان. ئەوە پرسیاری 4ش تەواو بوو. ئێستا دەینە لای پرسیاری 5 ئەگەر کلیلەکە لە وێنەدارە گۆڕا هەر یەک لە هێمایەکان بووە 5 ژمارەی هەموو گیاندارەکان دەکاتە چەند بەبێ شێرەکان. ئەگەر کلیلەکە بووە 5 کاتە ئەم دەبی بینم لێرە کلیلەکەی بگۆڕم بیکەمە 5 شێرەکەش شێرەکان بەکار ناینم. بسڕمەوە ئێرە تۆزەک. ئێستا ئەگەر کلیلەکە بووە 5 چ دەکەمە من لێرە پڵنگەکان دەبیتە 5 و 5 دەکات 10 یۆزەکان دەکا 15 جاگواریش دەکا 5 شێرەکانیش لەگەڵ نییە بەبێ شێرەکان ئێستا کۆیان دەکەمەوە 10 لەگەڵ 5 کە کۆی دەکەمەوە دەبیتە 15 15ش کە کۆ دەکەمەوە لەگەڵ 15 یەکسانە بە 30 ئەو کاتیش هەر دەکا 30 بەبێ شێرەکانیش لەبەر چ چونکە کلیلەکە گۆڕا چونکە کلیلەکە گۆڕا ژمارەکەش دەگۆڕێ زۆر دەبی چونکە کلیلەکە گەورە بوو کەواتە ئەوها کلیل زۆر زۆر گرنگە. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 6 پرسیاری ژمارە 6 باوان خولیای بەخێوکردنی ئاژەڵە خولیای بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکانە لە باخچەکەی. باوان باخچەشی هەیە ئاژەڵی ماڵی بەخێو دەکا ئاژەڵی ماڵی واتە ئەو ئاژەڵانەی کە دەتوانی لە ماڵەوە بەخێویان کەی وەکو پشیلە و مریشک و سەگ و مراوی و شتی ئەوها. چی هەیە باوان 4 پشیلەی هەیە 12 مریشکی هەیە 4 مراویشی هەیە 8 کەروێشکیشی هەیە. لێم دەپرسن وێنەدارێک وێنە بکێشە ئەم پێدراوانە بنوێنێ ناوێکی گونجاو کلیلێکی گونجاو بۆی هەڵ بژێرە. ئەو پرسیارە ئاسان نییە بەڵام پێویستە ڕاهێنان بکەم هەتا فێر بم بزانم ئەو جۆرە پرسیارانەش وەڵام بدەمەوە. ئێستا پرسیارەکە ئەوهایە خشتەکی دروست دەکەم لێرە دەنووسم باخچەی باوان پشیلە لێرە دەنووسم مریشک مراوی کەروێشک
پاشان هێمایەکی دەبینمەوە بە کەیفی خۆم چ هێمایەکم پێ باشبی ئاسانبی ئەمن ئەو هێمایم دروست کردە زیاتر لە پشیلەی دەچی بەڵام دەبی هەمان هێمای بەکاربینم لۆ هەموو ئاژەڵەکان کەواتە لێرە پاشان کلیلە چی دروست دەکەم هەر یەک لەو هێمایە واتە 4 دانە کلیەکەم دروست کرد پشیلەکان 4 دانەیە کەواتە یەک هێمای دادەنێم مریشکەکان 12 دانەیە کەواتە 3 هێمای دادەنێم مراویەکە 4 دانەیە یەک هێمای دادەنێم کەروێشکەکەش 8 دانەیە 2 هێمای دادەنێم ئەگەر بمەوێ پاشان ئەوها ژمارەکان بنووسم ئەوها دەنووسم 4 12 4 8 هەندێک کەس ڕەنگە کلیلەکەی بگۆڕن یەک هێما یەک دانە بەڵام ئەو کات ئەمن دەبی 12 هێمای لۆ مریشکەکان دانێم ڕەنگە کاتم زۆر پێ بووێ کاتە باشە ئەمن لێرە ژمارەکەم هەندێک لە یەک گەورەتر بی بێگومان دەتوانم ئەمن 2 دانێم هەری هێمای بکاتە 2 دانە ئاژەڵ بەڵام ناتوانم 3 دانێم لەبەر چ ناتوانم 3 دانێم چونکە ژمارەکانی من دەبی توانای دابەشبوونیان هەبی بەسەر کلیلەکە 8 ناتوانم دابەشیکەم بەسەر 3 کەواتە کلیلەکەم ناتوانم بنووسم 3 چونکە ناتوانم 8ەکەی بنوێنم بە کلیل کەواتە دەبی ئاگام لێبی ژمارەکانم چییە ژمارەکان هەمویان جووتن کەواتە 2 دەتوانم باشە 4یش باشە یەکیش باشە بێگومان بەڵام 3 و 5 و شتی ئەوها کلیلەکەم نابی ئەوهابی چونکە ناکرێ ئەو ژمارانەی ئەمن هەیتم دابەش نابن بەسەر 3 و بەسەر 5 و بەسەر 7 و ئەو شتانە کاتە لێرە ئەوها دروستی دەکەی پرسیارەکەی پاشی ئەو پرسیارە پرسیاری 7 نووسرایە ڕێنوێنی وێنەدارێک هەیە ئەو وێنەدارە 42 توخم دەنوێنێت 42 توخم لێرەواتە شت 42 شت دەنوێنێ یان 42 توخم دەنوێنێ کلیلەکەی چییە کلیلەکەی ئەو هێمایەیە کە دەکاتە 6 کلیلەکەی ئەو هێمایە کە دەکاتە 6 چ ڕوودەدا ئەگەر لە ژمارەی ئەو هێمایی لە هەر ڕیزێک ئەگەر کلیلەکە گۆڕدرا واتە لە 6ەوە کلیلەکەم کردە 3 ئایا ژمارەی توخمەکان کو دەگۆڕدرێ ئەو پرسیارە هەتا ڕادەیەک پرسیارەکی قورسە لەبەرەوەی کە زۆر پرسیارەکە ڕوون نییە مەبەستیان چییە بەڵام هەر کۆچی هەبی ئەمن لێرە تۆزەک ڕوونی دەکەمەوە هیوادارم تۆزەک ڕوونتربی کلیلەکەم چییە یەک لەو هێمایی دەکاتە 6 توخمەکانیش هەمویان 42 کاتە چەند دانەم هەیە 6 6 6 6 6 6 6 ئەگەر کۆیان کەمەوە 6 جاران 7 دەکات 42 کاتە هەمویان ئەوانە دەکەنە 42 ئەگەر هاتوو ئەو 6ە گۆڕدرا بوو بە 3 ئایا توخمەکە چی لێدێ چەند دانەیە 3 3 3 3 3 3 3 7 جار 3 یەکسان دەبی بە 21 کاتە ئەو کاتی وەڵامەکەم چییە توخمەکان دەکەنە چەند دانە 21 دانە دەکەنە 21 دانە ئەوها دەکاتە 21 ئەو کاتی چونکە کلیلەکە کەم بووە گچکە بووە هەر یەک لەوانە بووە نیوە نیوەی 42 دەکاتە 21 کاتە بەو جۆرەی ئەگەر کلیلەکە گۆڕە ژمارەکەش دەگۆڕێت دەینە لای هەڵبژاردن لە هەمە جۆر لێرە ئەمن وێنەکم هەیە ئەو وێنەیە
ژمارەی ئۆتۆمبیل دەنوێنێ لە 4 دانە پارکی یەکەم، پارکی دووەم و پارکی سێەم و پارکی چوارەم. هەر یەک لەو هێمایانە 10 ئۆتۆمبیل دەنوێنێ وەکو لێرە نووسرایە. کاتە لە پارکی یەکەم 10 20 30 40، لە پارکی دووەم 10 20 30، پارکی سێم 10 20 30 40 50 60 10 20. ئەوها دەیان ژمێرم زۆر ئاسانە ژماردنی 10. کاتە ئەمن دەتوانم لۆ خۆم ژمارەکان بنووسم لەسەرەوە، هەتا ئەگەر پرسیاریان لێکردم یەکسەر بزانم لێرە 30 هەیە، لێرە 40 هەبوو ببوور، لێرە 40 لە پارکی دووەم 30 دانەیە، لە پارکی سێەم 10 20 30 40 60 دانەیە و لە پارکی چوارەمیش 20 دانەیە. ئەوجا ئێستا هەرچ پرسیارەکەم لێ بکەن دەتوانم جواب بدەمەوە، وەڵام بدەمەوە. کام پارک زیاتر لە 50 ئۆتۆمبیلی تێدایە؟ بێگومان پارکی سێەم، چونکە زیاتر لە 50 60 دانەیە. کاتە وەڵامەکەم چییە؟ ئەو وەڵامە ڕاستە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە باسی لاپەڕا 50 و 51 بوو و باسی کلیل و باسی وێنەدار کە هەندێک جار دەتوانین هێما وێنە بەکاربهێنین لە جیاتی ژمارە. کاتێکی خۆش.